نزیکەی 2 ساڵ پێش ئێستا لە تۆپخانەیە لێیاندام نینۆکی پەنجەم نیوەی شکا ئیدی دوایش ئیهمالم کرد سەبر ئەستور بوو نینۆکە چوو ناو گۆشتی. سڵاو، تێچەقینەوەی نینۆک و هەوکردنی پەنجەکانی پێ چییە؟ هۆکارەکانی چین؟ چۆن دەستنیشانی بکەین و چۆن چارەسەری وەربگرین و لە چ حاڵەتێکدا پێویستی بە دیتنی پزیشکی پسپۆر هەیە؟ ئەم حاڵەتە حاڵەتێکی باوە بریتە لە ئەستوربوون و هەوکردنی پەنجەکانی پێ بە تایبەتی لە پەنجەی گەورە ڕوودەدا. حاڵەتێکی باوە لە ناو کۆمەلگا بە تایبەت لە نێوان وەرزشوانان، گەنجان و ئەو کەسانی کە بەرگری لەشیان کەمە بە تایبەتی لەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە کە دەبێتە هۆی تێچەقینەوەی نینۆکی پەنجە لە گۆشتی پەنجە کە ئەمەش دەبێتە هۆی هەوکردن، ئەستوربوون، هەروەها بۆنی ناخۆش لە هەندێک حاڵەتدا هەوکردنەکە بڵاو دەبێتەوە تا دەگاتە ئێسچیش و چێم و پیسیش دەردەخا. چارەسەریەکانی ئاسانن لە خۆتەوە دەست پێ دەکا، بریتە لە وشک ڕاگررتنی پەنجەکان بە تایبەتی دوای هەموو شوشتێک و نێوان پەنجەکان و نینۆکان و دوای دەستنوێش، خاوێن ڕاگررتنی نینۆکەکان و خاوێن ڕاگررتنی نینۆک بڕ و تیژ نەکردن و کورت نەکردنەوەی نینۆکەکان بە شێوەیەکە بێتەوە هۆی تێچەقینەوەی نینۆکە و هەروەها لە پێکردنی پێڵاوی نەرم و فراوان. لە حاڵەتێکدا ئەگەر حاڵەتەکە ڕوویدا بوو، هەوکردنەکەش هەبوو، پێویست دەکا ئەم کەسە دەرمانی دژە بەکتریا و ئازارشێن وەگرێ و نینۆکەکانیشی خاوێن بکرێتەوە و بەرز بکرێتەوە. لە حاڵەتی بڵاوبوونەوەی هەوکردنەکە پێویست دەکا پزیشکی پسپۆر ببینێ بۆ ئەوەی کە ئەو نینۆکە لەژێر بەنجی مەوزعی بەنجی تەنیا پەنجەکەی بەنج دەکرێت، ئەو پارچە نینۆکە لێ بکرێتەوە تاکو هۆکاری هەوکردنەکە لا بردرێ و ئەگەر هەوکردنەکەش بڵاو بووبەوە دەکرێت لە ژێر بەنجی عام ئەو نینۆکە بە تەواوی لێک بکرێتەوە و خاوێن بکرێتەوە و جێگای هەوکردنەکە بە تەواوی خاوێن بکرێتەوە تاکو دووبارە حاڵەتەکە نەگەڕێتەوە. تەندروست بن. بسم الله الرحمن الرحیم. من نزیکەی 2 ساڵ پێش ئێستا لە تۆپخانەیە لێیاندام نینۆکی پەنجەم نیوەی شکا ئیدی دوایش ئیهمالم کرد سەبر ئەستور بوو نینۆکە چوو ناو گۆشتی. زایدی زۆر جیانم کرد، چوومە زۆر شوێنان، هەندێک جار نەجاحەتی دێنا لۆماوە چ کاتی مەسەرەن لۆ چەند مانگەژی ئازاری نەدەماوانە، دوای دەستی بە خین و چێم و ئەوانە دەکردەوە وەکو زۆر بە ئازار بوو. یعنی بەجددی ئەوانەی کە نینۆچەن ئەوهای لێهاتی بە تایبەتی نینۆکی پەنجەی پێیان زۆر بە ئازارە، زۆر لەو هەستەی دەکەن کە چۆنە. ئیدیاتمە لە دکتۆر مەسعودی عملیاتی لێکردن بە بەنجی مەوزوعی، سپاس بەخواستا و تەواو بین الحەمدولله ئینشاء الله و نەجاحەتێکی باشش دێنی و دڵنیاشم پاشەوەی کە خوای گەورە شیفای دام ئەزار دەستی دکتۆری ئینشاءالله هیچ مشکلیشکەم بۆ دروست نابێتەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی